استوانە قامیش شەکرن ئەوە قەمیش شەکرە بەری کە دەکەنە شەربەت پاژماوە دەبینێ ئەو دەینە ئێرۆ پاژماوەکەی دین و ئێرخوانە لێرە هیچێک دەبتەوە لەو جیازەی دێن دەبتەوە عەلەف 17,000 قل بوو سەرما کوشتی نا من خۆم بەخۆم سوکەریمە بۆ قەنەعات بکە زۆرم دەخوارد ئەوە هیچ کێشە لۆ دروست ناکات. مام شەمسەدین بەرێ سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. تاخذ بخير بس شلون باشا أحواله شلون خرجت سيو والله خريج أنا زارو بار برشوها بالكيلي ذكينو كبالكيلي ذكينو برك طاقتي دبي جات برند دبي بقوة دبي دفرم بابرم باسش أو شتانا بوكا وخامشانة السنة بري عاد سابر همون بيروكي بيبو بحقات أقول شوابين احتمالي هي أو نزعات ديني ليرة لبنو زي مش قرمو وكويا استوانە قامیش شەکرن ئەوە قەمیش شەکرە بەری ئەوە قەمیش شەکرە ئەو بۆ دانەکەم بۆ لێ ناکەیت تۆ بزانین چۆنە بەرێ دانەکە بۆ لێ دەکەینەوە زۆر تەماشایکەن ئەوە چاقۆکەی وەڵام مامۆستا ئەوە بەخۆی بە مەقەس دەبڕدەی ببڕێتن بەس ئەمەوە بە ئەوە لۆتان ئەوە دەکەن عیب نەبی ئەوە تا چەند بەرز دەبتەوە ئەو قامشانە ئەوە هەتا 4 مەتر تا 5 مەتری بەرز دەبتەوە. باش ئەوە چەند ساڵە خەریکیەوە مام سابر مام شەمسەدین عەفو والله کاکە ئەوە تقریبا 4 سارە پارەکە هەندێکمان چاند تەبیعی زۆر شارزایمان لەگەری نەبوو 17,000 قل بوو سەرما کوشتی سەرما بەرێ شەختە کات شەختەکە کوشتی دووبارە هەندێکمان لە ڤێتنام هیناوە هەندێکمان لە سین هیناوە ئێزا ساندومانەوە. باشە مام شەمسەدین کوب ئەو بیرۆکەتان لۆ هات کە ئەو قامیش لێرە بچین چونکە لە پێشێک کەس والله کە باسم کرد بیرۆکەکە عاد سابیری بوو بە حقیقت عاد سابیر هەمەوەندی بیرۆکەوی بوو خزمەتکردنەکەش ئەمە خزمەتمان کە بەڕاستی پێ بنم ئەوە خزمەتکردنی تۆزێک وەکو شتیکە نییە خزمەتکردنی تکالیفێکی زۆری دەوێت لەبەرەوەی ئەوە بە 12 مانگە پێڕا دەگا 12 مانگ 11 مانگ و نیو بیبڕە شیرینەکەی شیرین نییە ینی ئەوهالە تامەکەی خۆش نییە ئەو هەلەیە ئەو تۆزەی هەر ئەوە بیایەوە بزانێت چۆنە ئەوە وەکو بنیش دەی خۆیان چۆن وەکو بنیشەوە بیایەوە دەیزانی ئەوجا دەزانین تامی چۆنە ئەوە زۆر عیلاجە بە تەقلید دکتۆرەکان زۆر عیلاجە لۆ مەسانەی لۆ کلیەی لۆ دری خۆی زۆر بەرگەی سەرەتان دەگا ئەو شیرینی کێشت بۆ دروست ناکاتن چکۆش شیرن وەکو شەکر وایە نا من خۆم بەخۆم سوکەریمە بۆ قەنەعات بکە زۆرم دەخوارد ئەوە هیچ کێشە لۆ دروست ناکات باشەوە تەنها وەکو شەربەت دەتوانین بەکاری بینیان شتکەش دەتوانین نا زۆر شتکە لێ دروست دەبی ئەوە بە حەقیقەت ئەوە نوێ لە عێراقنا زۆر شتکە لێ دروست دەبی ئەوە ئێستانێک دکتۆر دێنەکردمان دەیکەنە دۆشاو باقەت دامە پاقلاوەشی معمەر ڕواندەس پاقلاوان لێ دروست کردبوو زۆر نایب بوو هەزێنت بوو بیخۆی کردوانە بەرێ شیلەی سەر پاقلاوە بەرێ ئەوە قچۆکە یەقیچیان گەرم کردیە دەکرێن کەفەش دەکا کەفەکەی فرێت دەن مادەش ئاوی تێدا مادە ئاوەکە دەڕوە کە ڕۆی ئەوجە بەسە پاقلاویدا دەکەن زۆر خۆشە خەڵک داوای دەکاتن خەر داوای دەکا ئەوە ئەوی جارێک دەیخوا ئەو زۆر متوعی دەبتەوە دێتەوە دوێ ینی دەبێ هەمووی بکەی شتڵۆ جەبی سینی بەرێەوە ببێش ئەوها ناسیندرێ ئیلا ئەوە نییە وەکو گەن نەزعاتی نییە ئیلا بەشتر نەزعاتیە ئەمە متاب ئەما کردێت چاپێ سارە لە هەموو دەوڵەتەکان بەشتر نەزعاتیە. باشە کەش و هەوای کوردستان لەگەڵ ئەو قامیشە شەکرە دەگونجێ یان پێویستە ئاگداری تایبەتی بۆ بکە یان شتێک لەوە کەش و هەوایەکان ئێستا ڕانەکوێ وەکو جاران نمانە کەش و هەوایەکان گۆڕای ناتوو دەبی جەوەکەی خۆتی لۆ بگونجێنی حقیقت دەبی لێ بگونجێنی ئەوە ئێستا ئەو بەیتی لای نۆرمانەوە کردەوە بە خۆتان دەبینن لەبن ئەو بەیتەی نەبی ناژیتن بۆچی بۆ حەلەفە یان ئەوە بەخۆی ئەوە پاژماوەکەی کە دینین و ئێرخوانە کە دەکەنە شەربەت پاژماوە دەبینێ ئەو دەینە ئێرۆ پاژماوەکەی دین و ئێرخوانە لێرە هیچێک دەبتەوە لەو جیازەی دێن دەبتەوە عەلەف ئەو عەلەفە بۆ ئاژەڵ زۆر ئیستیفادەی لێ دەکا عەلەفێکی زۆر بە خۆتی لێ دەرەچێتنەوە.